سەردانەکەی ئێمە بۆ گەرمیان بۆ جێبەجێکردن و بەشداری دوو کۆبوونەوەیە، کۆبوونەوەیەک لەگەڵ بەڕێوەبەرایەتیەکانی سەر بەڕێوەبەرایەتی وەرزش و لاوان و ڕۆشنبیری گەرمیان سەرەتا بۆ قسەکردن بوو لەسەر ڕەوشی ڕۆشنبیری لە گەرمیان، دواتر گوێگرتن بوو لە داواکاری و بەرچاوخستنی کەم و کورتیەکانی لێرە هەیە. بۆیە ئێمە ئەمانەوێت ئەو کەم و کورتیانەی کە لە بواری ڕۆشنبیری و ئەدەبیا لە گەرمیان هەمانە پڕی بکەینەوە. گرنگترین ئەو کێشەکەم و کوڕیانەی کە لەلایەن دامودەستگاکانی سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانەوە پێشکەش بە جەنابی وەزیری ڕۆشنبیری و لاوان کرا، بریتی بوون لە نەبوونی بودجەی پێویست لە گەرمیاندا بۆ کار و چالاکی ڕۆشنبیری و هونەریەکان، وەروەها کەمی پێشینەی مانگانەی دامودەستگا حکومیەکانی سەر بە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان. ئەو کێشانە خرانە بەردەستی وەزیری ڕۆشنبیری و لاوان بەو ئومێدەی کە لە داهاتووە هەماهەنگی زیاتر دروست بێ و چاوپێخشاندنێک بکرێت بە پێشینەی مانگانەی دامودەستگاکان.